بنای خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕەچەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادمانین کا لە ئاڵلقەیشتری بەرنامەی ڕەچە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بووینەوە. خۆشەویستان لە بەش یەکەمی بەرنامە ئێوەمان لە چاوەڕوانی هێشتا و بەڵێنی ئەومان پێدان کە خودای یار بێ لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستە لە خزمەتی ڕێزدار پرۆفیسۆری زانا و ناودار و کۆڵ نەدەر و بۆ خوددا سڵحا و ڕێزدار دکتۆر ئیسماعیل محەممەد قەرەنی لە خزمەتیانە بەردەوامە بین بۆ ئەوەی زیاتر ئاشنایی تەمەنی پڕبەرەکەتی علمی پڕ لە حلمی لە جوهد و تەقەڵا و ماندووبوون و هەوڵ و کۆش و کۆڵنەدانی ڕێزدار جنابی دکتۆری مەرحومە بدوێن بۆ ئەوەی زیاتر ئاشنابین کە لەو تەمەنە کورتەیە چه هەوڵ و کۆشێشی ئەنجامدا چ زەخیرێکی زۆری کۆکردەوە بۆ دوا ڕۆژی خۆی و هەروەها قوتابی گەلێکی زۆری پێگەیان بۆ خوددا ژیا بۆ خوددا سڵحا لە پێناوی خوددا لە خزمەتی خەڵکا بوو زانایەکی پایە بەرز خۆ بەکەم زان شارەزا حافزی قورئان لەگەڵمان بن زیاتر ڕوودەچین لە خزمەتی قوتابی و زەمیلەکانی جەنای مامۆستا دەدوین بۆ ئەوەی زیاتر و زیاتر ئاشنایی ژیانی ڕێزدار جەنابی دکتۆرمانکەن لەگەڵمان بن. ئیمامی عەزەمی تەواو کرد قۆناغی ماجستێریشی تەواو کرد لەوێ ساڵی دواتر ئیجازەی مەلاتیشی لە خزمەتی جەنای مامۆستا بکەری مەرگرت. بەڵێ دواتر ئەوجە دواتر هاتەوە ینی ئەلێرانە لە کولێ ئاداب ینی وەکو مامۆستا ینی وەرگیرا لە بەشی دراسات ئەوە دیراسات ینی ئیسلامی هەتا ئەو کاتە کولێ شەریعە لێرە نەبوو بەس لە ئاداب بەشی دراسات هەبوو لەوێ بەڵێ ئەوە دوای لە ساڵی 1995 ینی دووبارە تەقدیمی ئەوەی کردەوە یانی نامەی دکتۆرای کردەوە ئەلێوێن دەرێ حتا ساڵی 1997 ینی ئەلێوێن دەرێ ئەو تێزی دکتۆراکەش تەواو کرد لە بابەتی القەضا والقەدەر يعني عند المسلمين ڕاستە لە ئیختیساسی عەقیدە بوو بەڵێ لەلایەنی ئەوە ساڵی چەند بوو کە دکتۆرای تەواو کرد 1997 بەڵێ پاشان ئەوجە پاشان ئەوە یان وەکو مامۆستا هەم لە زانکۆی بەغدا دەرسی دەگوتەوە هەم لە زانکۆی دهۆک وەکو وانە بێش لە یەک کاتە لە یەک کاتە یعنی هەفتەی لە هەولێر لە هەولێر لە هەولێر دواتر لە ئەوە زانکۆی ینی بەغدا برێم لە کولێ ئیمامی عەزەم لە ئەوە یانی سێ ڕۆژ ئەلێوێن دەردەبێن دوو ڕۆژی تا هاتە دهۆک ئەوجە پاشان لە ساڵی ماڵشی لە هەولێر بوو کات ماڵی هەر لە بەغدا بوو بەڵێ ئەوجە دوای کە لە دوای 1990 و ینی ئەوانە هاتەوە هەولێر و یعنی لە کۆلێژی زانستە کۆلامیەکان ینی بۆ مامۆستا چەند ساڵ لێرە لە با بڵێن کولێ شەریعەی هەولێر ماوە هەتا ئەو کاتێک کە وەفاتی کرد یعنی لەو کاتێک کە لە بەغدا ئەوە هاتەوە نێزیک یانی دوو ئەوەکان یانی 2000ەکان ینی هەتا ئەو کاتیانی کە وەفاتی کرد ینی هەر ئەلێرە وەکو مامۆستا ینی دەرسی ئەو یانی دەگۆتەوە مامۆستا جگەل لەوەی کە لە ئەکادیمی دەرسی دەگۆتەوە هەم تیزی دکتۆرا سەرپەرشتە کرد هەمیش ڕسالەی ماجستێر بەڵام وەکو زانستی شەرعی متەفەڕیقەت تەڵەبەی هەبوو هەی چۆن لەکوێ ینی هەندێک تەڵەبە داهاتن مەسەلەن لە ماڵەوە یان دەرسی پێ دەگوتن ینی هەندێک تەڵەبە یانی لە مزگەوت یانی دەرسی پێ دەگوتن یعنی بەردەوام مامۆستا تەڵەبەی بەردەوام مامۆستا یانی تەڵەبەی هەبوو بەڵێ کەیفێتی دەرسەکانی زیاتر بوون لە بەرەوەی مامۆستا ماشەڵڵا زۆر ساڵ قاڵ بوو بە زانکۆ بەڵام هێشتانەکە کاتی دەدا بۆی کە ئەگەر لە ماڵە یان لە مزگەوتێ هەر ئیدامە بدا بۆی کە تەڵەبەی زانستی شەرعی هەبی لە کێوە هەر بەردەوام و تەڵەبەی هەبوو یان کاتێکی دیاری کرا بوو یان ئەوتە بەردەوام هەیبوو بەردەوام بوو ینی بەردەوام بوو ینی ئەوە یان زۆر من هەندێک تەڵەبە ئەوە مەسەلەن ئەویان ڕیسالەی ماستێریان هەبوو ینی داهاتنانی کە پرسیاری ئەویان لە دەکە گرنگەوە یا مۆزوع یا ڕێخستن و ئەوانە هەندێک ئەوە تەڵەبەی دکتۆرا یانی داهاتن هەندێکیش ئەو حالە مەسەلەن تەڵەبەی کولیە بوو یانی داهاتن هەندێکیش ئەو حالە ینی هەر بەخۆیان وەکو ینی حەزیان لە زانستی ینی شەرعی بوو داهاتن یانی لای ئەویان دەکەن یا پرسیاریان دەکرد ئەوجە بێزگەلەوەی مەسەلەن ینی خەریکی سولح بوو مەسەلەن ئەوە یا لە زۆر ینی بۆنانی ئاینەکان ینی وەکو ئەویان مناسباتی ینی مەولود و ینی ئەو زۆرشتانە
سلی نەدەکردو لە هەمووی بەشدار بوو لە هەموو ینی بەشدار وڵە مامۆستا بابین لە ڕووی ئەوەی کۆمەڵایەتی مامۆستا لە ماڵێ کە برای بەڕێستان بوو فەرقی هەبوو ئەو مامۆستایە وەکو برایکی ئاسایی نەڕواندرێ وەکو ئەستێرەیەک وەکو خەمخۆرێک وەکو دڵسۆزێک هەم طبعا لە دەری ئاوا بوو لە ماڵش بە هەمان شێوە مامۆستا تەسەڕوفی کرد هەل لە مارێ بە هەمان شێوە مەسەرەن لە مارێ هەم یعنی لەگەر منداڵەکان ئەو یانی داهات ینی ئاستیوان ینی وەکووان ئەوە بوو مەسەریان قسەی دەکرد بە ئەوە یان دڵیوان ئەوەی دەکرد ینی چ مەوزوعێک لە بۆیان باش بە لەبۆ ئەوەکان یانی نەو جوانەکان ینی بە نەوعەکانی لەبۆ گەورەکانیش بە ئەوە نەوعەکیانە قسەی دەکرد ماشەڵڵا ینی بەردەوام بە شێوە شوا قسەی دەکرد ینی دەچوێت ناو دڵی ئەو کەسەی ینی کە ئەوەی دەبوو حتا زارێکیان ئەمە لە سەفرێش ینی پێکەوە بنەوە لای دینارتە و ئەوانە ینی ئەمە دانیشتم ینی کۆمەڵە گەنجێک یانی لا خوارەمەوە بوونیانی مامۆستا ینی هەر نەشدەناسی ئەوان وڵا ینی گەنجێکیان هات ینی گوت وڵی ئەو مامۆستایەتان تێدایە هەر لە خۆڕ ینی خۆشمان دەوێت ینی حەزمان لێ بێ ینی هەندێک ئامۆژگاریمان ینی بکاتم ئەوها بخۆی ماشەڵ ینی خوای گەورە ئاوەکو ینی خوای گەورە لە قورئان دەفەرمێ ئینە الذین ئامنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا ئەوە لەبەرەوەی کەسێکی ڕاست بوو لەگەڵ خوای گەورە ینی خۆشەویستی دابووە ئەوە ینی هەموو خەڵک ینی هەر کەسی ینی کە بینی بایانی خۆشەویست و هەیبەتێکی هەبوو ئەوە مەسەرەن لە ماڵەوە ینی کە قسەی کرد بایانی کەس لە قسەی ینی دەرنەدەسوو هەر کێشەکە بایانی ئەو قسەی تێدا کرد بایانی ڕەتکردنەوەی نەبوو ماشەڵڵا باسی ئەوم لێ بوو کە مامۆستا ئەو کات کە بەڕێستان مەسەلەن گەنج بوون لە ماڵێ وەکو براکە لە ماڵە پێکەوە دەژیان ئەو کاتە هەستان دەکرد بۆی دینداریەکەی ئەو تایبەت بی جیابی لەگەڵ ئێوە لەگەڵ دەوروبەر لە سوڵحی لەگەڵ خوددا تێکەڵی سیلە و پەیوەندی لە عیبادەت و پەرستشا زۆر هەستمان دەکرد یانی نەک لەگەڵمە ینی هەلەگە گەنجەکان یانی دەور ینی بەری وەکو دینداری خۆی دەڵێم لە عیبادەتەکان وەکو مەسەرەن یانی نوێژەکانی لە ئەوە ینی کاتی خۆی دەکرد مەسەرەن ینی کاتی دەست بەتاڵ ینی خەڵکی دیکە خەریکی مەسەلەن دنیا بەگشتی ئەوە دنیا ینی باگشتیان کات بەسەریان برن دەبوون ینی ئەو بەردەوام ینی خەریکی ینی مطالعە و مەسەلەن ینی ئەوە ینی بانگەواز و یا وتار ئامادەکردن و یا خوێندنی مەسەلەن ینی ئەو وازباتان ینی کە لەسەری بۆ ینی دائیمەنەوە یا خەریکی ئەوە دەم مەسەلەن سولح لە بینی خەڵک بکاتن یا ئامۆژگاری خەڵک بکە یا کێشی خەڵک ینی حەل کاتانی نەیدەویست مەسەلەن کاتێکی بمینێتەوە ینی بەبۆشی لە شتێکدا سەرفی کە ئیسفادەی لەو خۆی لەو کۆمەلگا و لە بۆ قیامەتیش ینی نەبیت زائدا پیغمبر صلی الله علیه وسلم لحديثك هنديشان دلان صحيحة هنديشان دلان صحيح لغيره بهر حال لسروي حسنة دلي اذكروا محاسن موتاكم هموما دبي محاسن يجدي بجمعين بلان موتا زياتر بيوستي بويك بمحاسن كاني بقوتي يا شكل محاسن كاني جنابي دكتور اسماعيل من لمراحلي پیشی دکتۆرا و ماجستێر لە خزمەتی نەبووم بەڵام لەو برادرانەی کە پرسیومە بە حەقیقەت دکتۆر ئیسماعیل کەسایەتێک بووە حتا تەنانەت لە ناو تەڵەبەی ئەعدادی کە لە 82 تا ماجستێر و دکتۆرە هێناوە لە 80یەکان لە 90ەکان بڵێم هەر لەگەڵ ئەوە بووە تەڵەبەی ئەعدادی بووە تەڵەبە مشاکیسەکانیش ڕێزیان لە دکتۆر ئیسماعیل گرتووە یعنی تەڵەبە هەبووە لەگەڵ مامۆستایەکانیت کە زۆر مشاکیز بووە بەڵام لەگەر دکتۆر ئیسماعیل بە ڕەحمەت بێ زۆر متەجاوب بووە زۆر بەڕێز بۆ لەگەڵی ئەمەش بەرەیەکە خوا بەلاشی نادا بە کەس طبعاً لە مقابلی ڕێزی دکتۆر ئیسماعیل دەبێ هەر ڕێز بنوێندرێ تەڵەبەش کە دکتۆر ئیسماعیل لەگەڵیان بەڕێز بووە ئەوانیش ڕێزیان لە دکتۆر ئیسماعیل گرتووە ئەمە بەشێکە لە مەحاسینەکانی یەکێک لە مەحاسینەکانی جەنابی دکتۆر ئیسماعیل ئەوەندە جددی بووە لە ئیشەکانی خۆی بیزات لە محازەرە گوتنەوە لە دەرس گوتنەوە تەنانەت لە حاڵەتی زۆر ناڕەحەت و تەنگاویش دەرسی قەتع نەکردووە وازی لە دەرس نەهێناوە من لە یەکێک لە قوتابیەکانی بیستم جارێک لە جاران لە ئەسنای دەرس خەبەرێکی ناخۆشیان بۆ هێناوە
أو بس إنا لله قلت إنا لله وإنا إليه راجعون دسي داوتو درسي قطعنا كذا بلا من مصيبة مزرعة وتزواج دينا درس نعلمه كخرجك ممكن اختلاقي أسباب بك أبوي درسنا لتوا بلام أو أسباب شيء حقيقية أبوه بلام مازال درسنا هنا وتشي درسكي بلاو مهم تربوا أما يك لو أنا أبو مزور ذات ترجعي ذكرتم تا أمرجاري ذكرتم بحقيقة خوات زاي بدأتوا الدكتور إسماعيل يشكله يشتاكاني بخوي أتوند منش تقول بقى الدكتور أو إيشهم هي أو كاسي ذكرتوا إيش كتير إلا فلان شوين أجر ناسيارك هبا أجر أو كبا هوكاري ذكردي خوي بو علم ترخان كربو لأنك تديش إن شاء الله شهيدي علم بوبي إن شاء الله بنا خوششي ناراحت أمريكا كرت إن شاء الله بدر زي شهيد له قبول كلابه بروفيسور دكتور إسماعيل رحمتي خوي لبي لنتيجة خوتر خان كردني بو علم وبو زانست كومالا كتابو شتيري لباش بزيما يشوشان القضاء والقدر عند المسلمين يشوشان المرتد المقاتل وعقوبته في الشريعة الإسلامية يشتريان عذاب القبر في الشريعة الإسلامية بين النفاة والمثبتين يشتريان أسلوب التعزية في الشريعة الإسلامية أما أو بين عنوان يتريشيهن برام أمانة هنريشان زور كتابي باشن بحقيقة مستوى علمي وزانستي بحقيقة زنابي دكتور لو تخصصاني كبخوي هيبو تفسير عقيدة براستي نادر بو ويكلا أواني كدكتوري بي زيادة بو ولا خرشك قرآني استشهادي دائما بقرآن دك أو قرآني هرهم لبربه لهر استشهادك بالذات العقيدة لتخصص عقيدة لبر أو قرآني لبربو يعني كاس هندزار احتجاج ذلك مناقشة دبو بلام كقرآن دات خلاص من شتێکم بیست لە ژیانی مامۆسای بۆی کە ئەوەکو تعلیمیش هەموو کۆی کە زۆری لێ نەکرێ لە نوێژی بەیانیان داچی بەڕستان بانجی ئەوەی دەکرد دەگوت نە بەخۆی قوڕانی دەخوێن سبەینان لەگەڵ دەنجی قوڕانەکەی ئەو جەیەوە بە خەبەر بن هەستە نوێژەکان بەڵێ بەیانیان دائما نوێژی بەیانیان چکە کاتەشی بیان خەڵک لە ئیسراحەت و خەودایە کاتەکەی وایە یعنی هەموو کەسێک حەز ناکات لەو خەوە خۆشە هەستی نوێژی بەیانیان بکە جا ئەو کە دەویست بە هەرمان بستێ نوێژ بکە دەیوت بام قورئانەکەی بخوێن وەستا لەگەڵ دەنجی من ئەوانە بەخەبەر دێن کە قورئانی دەخوێن ئەمەش دەنجی خۆش بوو ماشەڵڵا کە جێمان لە دەنگەکەی دەبوو هەر دەستاینەوە جە نوێژەکەمان دەکرد بەیەکەوە ینی ئەوە دلیل ئەوەشە کە جەنابی دکتۆر بەڕەحمەتبی دوای نوێژی بەیانیان دەکرێت بڵێن نەخەوتۆتەوە بۆی کە قورئانی خوێنەوە دەوری کردوتەوە بەڵێ حتا ئەو کاتێک کە لە بەغدا نەمازستێر بوو 2 ساڵی ئەوەلی لە مزگەوتی شێخ واسڵ ئیمام بوو لەوێندەر لە بەرامبەر مزگەوتی شێخ عەبدولقادر گەیلانی بوو بەیانیان کە نوێژی سبەینانی دەکرد بە جەماعەت تەواومان دەکرد دەچوە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس لەوێندەر دەرسی پێدەگوت هەتا هەکوو ڕۆژ هەردەهات دەبۆ سعات 7:30 دەهاتەوە نانی بەیانی دەخوارد ئەجۆ دەچوە کولیەی ئەو وەختی تەڵەبەی ماجستێری بوو 2 ساڵی ئەو 2 ساڵە تا ماجستێری تەواو کرد لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ئیجازەی علمی لێ وەرگرت ئەو تقریبا ئەو دەرسانی کە لە مامۆستای دەهاتەوە هەمان دەرسی مامۆستای بەمە دەگوتەوە کە ئەو ئیسیفادەی لە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بەمەشی دەگوتەوە ئەجا هەموو زۆری نسحەتەکانی وی هەموو ئیوی بوو بە ئێمەشی دەگوتەوە بەڵێ عێلاقە و پەیوەندی دکتۆری ڕەحمەتی لەگەڵ داچی بەڕێستانە والله ئەوان یعنی وەکو هاوسەر هەمووەکو برادر يعني دائما تبابن يعني اون ده صالحك ئەوانە کە پێکەوە ڕۆژێک نەمادی بام قسەشی ناشیرم بکە یان قسەشی ناوە یان ڕۆی گرشکە یان شەقەچی لێ بدا قەت بە هیچ شێوەیەکی هەردووچیان ماشەڵڵا زۆر تەوابوون هیچ کێشەیان نەبووە الحەمدولillah ئەوەندە ساڵە لەبەر ئەوەی بام ئینسانێکی خاچی بوو یعنی ئینسانێک بوو
قد وين ذكرت أوي برانبري لي عاجز بيتن يعني قد حزينة ذكرت كز لخوي عاجز كاتن دائما يعني خلشي برانبر خاصة خيزاني خوي عائلي خوي يعني زور آقايلي بن زور اهتمامي بيدانو قدش وين ذكرت روجا عاجزي دروز بيلناما دەست خۆش بکە گوێسنجان زۆر سپاس سەلامت بێ تەمەنی ئەوە پڕخێر بێ ئینشاڵڵا میلادگوری زەنای مامۆسان و گۆڕی مامۆستاش پڕ نور و دەرەجاتی عالی زای خێرتان داتەوە زۆر سپاستان دەکەین بەخێر بەسەر چاوان کەسایەتێکی زۆر متەواضعیش بوو ئەوش کە پێویستە دەستنیشانی بکەین لێرە کەسێک لەو مەکانەتا کە پرۆفیسۆر بوو و ئوستازێکی قەدیر بوو لە کولەی شەریعە و دەرسی دراساتی عولیاش ئەدام لەگەڵ ئەوەشا زۆر گردن کەس و متەواضع بوو ئەو تەواضعا ڕەنگی دابوویەوە لە سەیر و سلوک و لە ڕەفتار و لە کردار و لە هەموو کایەکی ژیانی خۆیان لەبەرەوە وفاتی مامۆستا قەرەنی بەڕاستی کلێنێکی گەورە بوو بەڵام الحەمدولله جێگەی فەخرە کە کۆمەڵێکی زۆر لە نووسرا و لە توراتێکی باشی بەجێ هێشتووە و ئاثارێکی علمی باشی بەجێ هێشتووە چەند کتێبێکیشی طەبع بووە پێم وابێ چەند کتێبێکیشی ماوە کە طەبع بکرێ ئەوەش ئینشاءالله دێتە بەر هەموو دێتە بەر نیگای خوێنەوەران و جگە لەوەش زۆرێک لە تۆماری سەوتی و تۆماری ڤیدیۆیی هەیە کە لە بوارە جیاژەکانە خزمەتێکی زۆری گاندوو دەکرێت ئەوش کۆ بکرێتەوە لە دووی کتێبێکە وەکو وتار و وەکو محاضرات و پێشکەش بکرێ بە خوێنەری مسلمانی کورد ئینشاءالله هیوادارین کە نمونەی هەر زۆر بێت و بۆ تەخلید و مانەوەی یاد و یادەوەری مامۆستای قەرەنیش هەر لە کولەی شەریعەی خۆمان لە زانکۆی سەلاح الدین هۆڵێک ناونراوە بە هۆڵی پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل قەرەنی کە ئەوە وەکو یادەوەریەک و وەکو وەفایەک بۆ مامۆستا لەو هۆڵا چالاکی زانستی تیادا بە پایان دەگا و الحەمدولله کەسایەتیەک بۆ کە هەموو مامۆستاکان خۆشیان نویست ینی بڕوا ناکەم هیچ مامۆسایەک بە نەوعێک بە حەیاتی شتێکیشی نەبووە الحەمدولله لەگەڵ هیچ کەسێکا و هیچ مامۆسایەک و کەسایەتیەک بووە کە توانیوێتی حقیقت ڕەوشتی بەرزی ئیسلام لە خۆیان بەرجەستە بکە ئەوەندەی توانی بێتی لەبەر ئەوە مناقیبی مامۆستا ئیسماعیل قەرەنی گەلێک زیاترە لەوەی کە ئێمە بتوانین لە حەڵقەیەکە یا لەو چەند دەقیقا باسی بکەین الحەمدولله لیسان المەخلوقی قەلەم الخالق خەڵکی خۆشی ویستون و کەسایەتیەک بۆ خۆشەویست بۆ لە شاری هەولێر و دەوروبەری و لە ئەوساتی علمیشە هەر کەسایەتێکی خۆشەویست بووە بە پێی توانای خۆشی نەفعێکی زۆری هەبووە بۆ ئیسلام و بۆ مسلمانان خوای تەعالا دەرەجاتی عالی بکە و بە فیردەوسی ئەعلای شادکە ئینشاء الله و لە خزمەت حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم جێگەی بکاتەوە لە فیردەوسی ئەعلا و بەر شەفاعەتی خۆی رسول الله بخات و ئێمەش لەگەڵیان نابین ئینشاء الله مع النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. مامۆستا کەسێکی هیممەت بەرز بوو و کەسێکی ڕازی بوو بە قەزا و قەدەری خوا لەگەر ئەو نەخۆشیە یعنی نەمان دەدیت کە سەردانمان دەکرد یان دەمان بینی یان پرسیارمان لێ دەکرد بێزاری دەرنەدەبڕی یان شتێکی وای پێوە دیار نەبوو کە خوا نەخواستە کەسێک بێزاربی لە نەخۆشیەکەی لەبەرەوەی کەسێکی سابیر و ئارامگر بوو لەسەر نەخۆشیەکەی و کەسێکی متەفائیل و گەشبین بوو حتا لە نەخۆشیەکەی لە ساڵی ئەخیری عمری مامۆستا زۆر لە تەلیفاتی خۆی ئەو چەند کتێبانەی کە تەبعی کرد و بە چاپی گەیاند لە ساڵی یەک دوو ساڵی ئەخیری نەخۆشیەکەی کە لە ماڵەوە کەوتبوو ئەو کتێبانەی نووسی لەبەرەوە مامۆستا حتا لە بەرنامەی تەلەڤیزیۆنی رادیۆیی لە وەعز و نەسیحەت و ئامۆژگاری لە مزگەوتەکان بەشدار دەبوو و کەسێکی کۆمەلایەتی بوو علاقە و پەیوەندی گەرێک پتە بوو لەگەر قوتابیەکان لەگەر مامۆستایەکان لەگەر کەس و کار و ئەوانەی کە دۆست و برادەری قەدیمی ئەو بوون هاتوچۆی دەکردن لە مناسەبات ئامادە دەبوو مامۆستا کەسێکی میێوان دۆست بوو
حتا ئەو کاتێک کە لە بەغدا بوو شوێن و جێگایەکی زۆر با بڵێین ئەوەشی نەبوو کە بڵین جێگا و شوێنێکی گەورەبی و فراوانبی لە بۆ حەوانەوەی میێوان، بەڵام لەگەرەوەش زۆر ینی بە تەکلیف بوو لە بۆ ئەوەی کە قوتابیەک مامۆستایەک کەسێک ڕێگای بکەویتە بەغدا میێوانداری بک و بیباتەوە لای خۆی لەبەرەوە خەرکێکی زۆر ڕووی تێدەکرد و ئەوەی کە لە دەستی هاتبا لە ئیش و کارەکان لە بۆی جێبەجێ دەکردن. ئەو کاتێک کە لە بەغدا بوو من کە سەردانم کرد لە شاریعی ئۆزم کیفاح بوو لە قەمبەر عەلی مزگەفتێکی بچووکیش بوو، ئەمە کە کاتێک کە چوین لە بۆ بەغدا پاش قۆناغی بەکالۆریۆس لە بۆ تعدیلی شەهادە، ئەو کات بە ساڵێک تعدیلی شەهادە دەکرا لە زانکۆی بەغداد. دواتریش کە مامۆستا وەکو با بڵێن لێرە بوو وەکو مامۆستایەک لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان کە عەرەبەکان زۆر ڕوویان لە هەرێمی کوردستان کرد پاش شەڕی داعش، مامۆستا دەمان بینی ینی زۆر بەهانای برا عەرەبەکانەوە دەچوو، زۆر میێوانداری دەکردن، زۆر خەمخۆری ینی پێوە دیار بوو لە بۆ ئەو برا و دۆست و کەس و کاری کە پێشتر ینی لە بەغدا عەلاقە و پەیوەندی لەگەر هەبوو. مەبەستم ئەوەیە کە کەسێکی خێرخواز بوو، کەسێکی میێواندۆز بوو، کەسێکی کۆمەلایەتی بوو. مامۆستا لەبەرەوە حتا وەفاتی مامۆستا بەڕاستی ڕەفیق و دۆست و برادەر و قوتابی و مامۆستایەکانی زۆر عاجز کرد، ئەمە لەبەرەوەی چونکە کەسایەتیەکی گەورەمان لە دەستدا، هەم لە ناحیەی زانست هەم لە ناحیەی وەکو مامۆستایەکی دیار لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان، هەم وەکو مامێکی درسۆزیش لە بۆ قوتابیەکانی لە بۆ براکانی لە مامۆستایەکان لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان. لەبەرەوە بەڕاستی جێگای خۆیەتی و وەفاداریە لە بۆ مامۆستا کە کەسێکی دیندار و کەسێکی خواناز بوو و زۆربەی زۆری حتا قسەکانی ئاەتی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ئەوەیە من بزانم مامۆستا حافظی قورئان بوو، لەبەرەوەی حتا لە محازەراتی لە مەجلیسەکانی زۆربەی ئیستیشهادی بە ئاەتەکانی قورئانی پیرۆز بوو. لەبەرەوە وەفاداریە جەنابتان کە ئەو بەرنامە دروست دەکەن هەندێک لە فەزل و گەورەیی مامۆستای خوا لێی خۆش بوو بە نەوەی ئێستا، هەرچەندە مامۆستا نەوەکانی ئێستا لە قوتابیان و لە مامۆستایانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە لای ئەوان ناسراوە، بەڵام ئەمە تەبعاً ئەرشیفێکە لە بۆ ئەوەی ژیانی مامۆستا دۆکۆمنت بکرێ و مامۆستا وەکو مرۆڤێکی مەزن و گەورە حەقی خۆی پێ بدرێت. ئەو 4 ساڵەی زانکۆی هەر 4 ساڵ دەڕۆژە خزمەتی مامۆستای گەورە ئەو بەڵام ئەمیش دەچووم بەڕاستی ئەمیش لەگەرەوەی فێربووم دەچووم بەس لیسانەوە هەر تەرجیعی ئەو تەرجیعی ئەو ئیدی کە من ئەویش هەر تەرجیع بۆ ئەو دەچووم من دەناسم کە شوێنێکی بەرەکەت بوو. ئەو سبحان الله زۆر خەریکی قورئانیش بوو، حتا لەو ئاخیرەی ئەمن نەزانیم کە ینی خۆی ئاشێ نەدەکەیت کە بڕۆنە لە بۆ خوای وشتەکەوەی کەسی نەبوو دەستم خوند و پازم خوند و حتا ئەمن لە ینی لە ئاخری زانیم ئەو بوویتە حافظ القورئان. بس سبحان الله دائما أو قرآني بيبو لسيارة ولا يديكا أو القرآني بيبو زور خريج قرآن بو دولي دكتور قرآن شابو دائما أو بس ساعد لو بواسطة قرآن كي شوين ديار كربو يخون دوا هر أوش بوكا فضل كريم ما آيات خويا كذلك إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا أو بو لە پشتاوی کن هەموو خەڵکی خۆشەویست بوو بە احترام بوو. ئەو قورئانە بوو وای لێ کرد، ئەو قورئانە بوو زەکاوەتەکەی پەیدا کرد، چونکە بەڕاستی مامۆستا ئەوەندەی خۆی خەریکی کتێبەکان نەدەکرد، ئەوەندەی خۆی خەریکی حفظی قورئانەکە بوو. وەکو پێم گوتی ئیمتیحانی هەبوو هەر دەوری قورئانی هەردەکردەوە، دەوری تەفسیرەکانی هەردەکردەوە. ئەو جات قورئانەکەش نەکوکو خەڵکی بەس بەخوێندنەوە بە تەفسیرەوەش. زۆر خۆناغ لەگەڵ جەنابی دکتۆر بووی، هیچ گۆڕانکاری لە مەبدە لە عەقیدە لە کەسایەتی لە شەخسیەتی مامۆستا ڕوویدا بۆ نمونە کاریگەریەکانی دنیا، خۆشیەکانی دنیا، مەنسەب، پلە، پۆست، پارە مامۆستای بشلەخێنن؟ سبحان الله
ئەو چەند بەرزتر دەبوو لە خوێندن ئەوەندە خاچیتر دەبوو ئەوەندە لەگەڵ خەڵکی تەعاملی باشتر دەبوو چەند بەرزتر دەبوو ئەو هێندە هێشتا دەهاتە خوارێ وەکو خەڵکی تکە نەبوو یعنی قەت خۆی بەوە نەدەدا ئەوە دکتۆر و پرۆفیسۆر و نازانم چییە ئەبە تشتی هەلەکنەوی نەبوو یعنی هەر کەسە قسەی لەگە کردبایە کەلیمەی نالەکنەوی نەبوو ئەمن زۆر جار بەڕاستی ئەمن کە دەگەویدەم بەجێم دێشت ئەمە وڵڵام ئەم تااقەتی ئەو بەزم دیت ساعاتێکی ڕادەوەستی لەگەوی کاکە وەختمان هەموو نەما بڕوا هەبووی جارەوە بووە لە مزگەوتی خۆمان لە فەضل مەغریبی هاتینە دەرێ ڕاست عیشایەتی نۆژۆرێ سبحان الله ئەو هەر خەڵک سوار جواب بوو ئەو نەوعا زەوقا ئەو نەوعا تەحەمولا سەبرا لێرەش ئەوەی تعزیە باە ئەوەی مناسبە بەس بمانگوت باە ئەوە دەهات مناسبەی هەچ کەسی با بەبێ فاق و زیاوازی ئەوەی دەکرد یعنی سبحان الله ینی ئەوە نەوبرێ وڵا تازە دکتۆراوە گویتی بیتە پرۆفیسۆر و نشتی وا نەبوو لەکە نەبی و بێ ئەوەش هەر کەسێکی ئیشی پێ هەبایە ئەمە زۆر لە بەغدایە طبعا لە بەغدا لە ساڵانی 95 و هەتاوەکو بێ 2002 بەڕاستی خوتوڕەتی لەسەر کوردستان دەبوو مزگەوتی بۆ مەقەڕی هەموو کوردەکان والله چی تەڵەبەی هەبوو بەنی وەژە و داتن سۆرت چەندین جار لە ئەم لە دوێن نارد چی ئەوە کاکە ئەو مخەڵکەت چیوە ئەوە بێترس بوو سبحان الله ئەوەیە من يتقي الله يجعل له من أمره يسرا يعني سبحان الله من دقيقة دتشمو جوز على سفرية بيكو دتشمو بغداد يعني هذا جيشنا سيطرة هو قوم شيء يا رب العالمين يعني سبحان الله أو أنت جريب أو أنت شدبو بشو باب بنجو برو جمد برو بابرون توكل لسخوة يعني أما بهمو كسك ناكري لبغداد هاتو شويس بين ساعات حفتي هشتي نوي دبالير محاضرة يقول باهو ليرة خلاص بام محاضرة دي ساعة شوا يعني وكابرا هيك كاتك وقتي خوي بزاع ندا هموش لبناء إسلام شرع هموش لبناء إسلام وكملقا أو ندك في بإصلاح دهاد بتساكرني خلشي بتساوبني يعني يك بس ويقول باورا أو مشكلة شيء عائلة ما نحيا بهمو وقت خوي بوسف ذكر يعني إيه سادانيش باي تلفون لو كرباي يقول باش يقول تدبري إيش ما أتوهم إيش له ساعة نيد زاني برين نية نعم إلا دتسو سبحان الله يعني أوي لو يمدي تيبا راستي كم كسيا كم هل أوش بو أو خلقي أبو حافظ القرآن وبو دين بو أو أجنا يعني براستي أو دخلني من أتوم حاضري بتحضير يعني سطان ذات محاضري تحضير نكرديا أو قرآن كيف بيها تفسير كيف بيها تواش بتحضير ناكا وشي إيديك ودي بخونتو وابكا داتا شو بكا بينو ديش ولا كلام أنا بكايني ناوش هذا دلائل القرآن كان لم يشي زات لدوزار حديثي لبرد حامل لبرد أو زاد نكهر تفسير يعني أو تفسيري أو تيبرين طبري وتفسيري رازي أو نشي زور دخلوا آيات كان بأنواع معاملة دول ده توصل من بلد تواو دستي بيقدو تواو دهات لوي لكل شريعة بين أو كانت من التلفزيون يكمل مع الدكتور برنامج كتبي بله قلتي يلا تو ممنوع بو كاميرا بيتنا وي قلتي والعصري ريان ندى قلت بينا حق النبي كاميرا من دنا وقاعي كل شريعي وما مصاوي تاري دا وباشنا تلفزيون دا وانا مصان دا يعني بالضبط اوي كما مصص اللي ندى كردا وجي بيس ندى اوي تنها خمي بو بيعمك بغيني خرج سيده سنه لي دغرينا ما هو مثلا الى خينا بو مسدته هم نوع تلفزيون وش نبو حركة أمان زدينا كبو زهر يقول أمن أمان زمويد يقول مثلا ودري واشتري الذين يستمعون القول فيتبعون لئن يهدي بك الله له رجل واحد خير يكس استفادة مكابسة باب برين با ياخذ خذ مكسب يقول يا اخو نادى ابد اما خاشب انسان كاخلاص بلور اخوي او رفعه الله طال يا اخو عرفين هلو ايش خو برزي كردو خو باراسي لوي خو لوي باراسي لو هم مشاكل لو ندر ادبو خو بارستي دكتور جان سواسی جناب دکین دست خوش بگر شتک ما بیل کوتایی ولو هر توابنا به هر سنی بله لبرو تمنی تو زور بله گلاوا والله اما كرش تكم اوي دست خوشي لي اوي برز دكم لوي چونك او زورشتانه دو سودي هي سودي كم لبو برزرا كردني ما مستعاني ديني تشجيعي خرجي كان كما مستعي ديني برز لكم اجا خوي برز بي هر ما مستعي ديني مليره دلم خوي برز بي خوي بولا أونا كاب راسبي لقى الخدا خوارز يدينيتن
خاڵی دی خەڵک مامۆستا و قوتابی تەماشەوی بکە ئێمە بەخۆ من لەوی دەرس فێر بووم لە مەولا تازە بە تازە ئەو هەموو خەرچی خۆم خەریکی بەحسی واو کتابی واو ڕوبعی ئەو کتێبانم دەخوند و خۆم خەریکی قورئان کردبایە وانە دەبوو منارم مەفروض وایە مامۆستای شەریعە لە سەتا هەفتای کاتەکەی خۆی لە بۆ قورئان دابنێ قورئان و حەدیث چونکە مەصدەری ئەساسی شەریعەی ئیسلامی قورئان و سونەیە مامۆستا واعظ بوو خەتیب بوو مصلح بوو مدەریس بوو بەس مدەریس نەبوو بەس واعظ نەبوو بەس خەتیب نەبوو بەس داعی نەبوو بەس مصلح نەبوو هەموو شت بوو ئەوەن ئەو هەموو سیفاتای تێکراوە لێ خوای گەورە ڕێگای لۆ ئاسان کرد و ئەوە خوا دەرێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزق من حيث لا يحتسب ومن يتق الله يجعل له من امر يسرا خوای گەورە لە زۆر شتی دەرباز کرد و بەڕێزش بوو هەموو بەواسطەی ئەو قورئانە بوو بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەو زاتە بەرز و بەڕێزەی کێمە لە خزمەتیا دانیشتوین بەڕێز دکتۆر ئیسماعیل قەرەنی خوای گەورە گۆڕی پڕکە لە نور و دەرەجاتی عالیکە کە پیاوێک بۆمانەی کەلیمە بۆ خوددا سڵحا ئێمە لە هەر کایەکی ئەو مامۆستا بەرز و بەڕێزە بدوێن ناتوانین حەقی خۆی پێ بدەین لەبەرەوەی بەجددی بەمانای کەلیمە بۆ خوددا ژیا سڵحاوێکی دڵسۆزی دینەکەی خوددا بوو مامۆستا جگەلەوەی کە لە ئاسەشی بەرزی زانستی بوو مامۆستا پێگەیشی بەرزی کۆمەڵاتی هەبوو دەور و ڕۆڵ و کاریگەریی یەکجار زۆری هەبوو لەگەڵ ئەوەشە مامۆستا هەر کۆڵی نەدا بە تەدریس و تعلیم و بە وانەوتنەوە بەڵکو کتابگەلێکی زۆرشی نووسی مامۆستا لە تەمەنی خۆی ئەوەی کە لە دەستما بەشێکن لە کتابەکانی جەنای مامۆستا بۆن منە منهاج المتكلمين عذاب القبر في الشريعة الإسلامية وأسلوب الخطابة لقل المرتد المقاتل وعقوبته في الشريعة الإسلامية أسلوب التعزية في الشريعة الإسلامية أو هموي بارتوشي زنايب مامۆسان کە نووسیوێتی و نزیکی 15 دانەیتر مامۆستا خەریکی بوو کە بیان کاتە کتێب نووسیوێتی بەڵام تەمەن دەرفەتی ئەوەی نەدا کە مامۆستای مەرحوم کتابەکانی تەواو کات خدا یار بێت لە ئایندا ئەوانش بە چاپەگەن مامۆستای بەرز و بەڕێز و ئەزیز و خۆشەویستمان ئیشرافی یان بڵێن سەرپەرشتی زیاتر لە 7 ڕساڵی ماجستێر و دکتۆرای کردووە و زیاتر لە 150 بەرنامەی تەلەڤیزیۆن و چاوپێکەوتنی سازداوە مامۆستا لە هەر کۆڕ و کۆبنەوەیەکە لە هەر مەجلیسێکی سڵح و ئاشتەواییە دەورێکی یەکجار باڵای هەبوو مامۆستاشی خەمخۆر هەم وەکو دین هەم وەکو نیشتمان و کورد پەروەری مامۆستا ئێمە بێن چەند باسی بکەین ئەوش کە لە زمانی قوتابیەکان و زەمیلەکانی مامۆستا دەبیستین وەسفێکی کەمە لە ئەو زاتە بەرز و بەڕێزەی کە باسیەکەین خوای گەورە گۆڕی جەنای مامۆستا پڕکا لە نور خوای گەورە عاقبەت ئێمەش بەخێر بشێ لە ئوسولی فقه هەر ماشەڵڵا بەتایبەتی لە بابی عقائید و فیرەقەکان ماشەڵڵا هەر زۆر شارەزا بوو یعنی لە فقهدا شارەزا بوو ساڵێکیان برێن ئەمە کە مەرحەلە چار بوون ئەو فقهی مقارنی بەمە دەگۆ یعنی ماشەڵڵا ئەو پیاوە ئەوەندە يعني متبحر بوو لەو شتەی ئەوەندە قول دەچوە ناو ئەوانە یعنی ئێستاش من لەبیرمە کە من دەرەجەی ئەو ساڵیم یعنی 100% بوو لە فقهی مقارن لەبەر چ بوو هەم ئەو پیاوە علمەکەی لە کنەمە خۆشەویست کرد بوو هەم بە ئوسلوبەکی ئەوها نەرمونیان و ڕێک و پێک دەیگۆتەوە یعنی هەر کەسێکی کە تالیبی علم بایە یعنی هەمووی لێ وەردەگرت وەڵام مامۆستا بەڕێز ئەو پیاوە ماشەڵڵا زۆر بە هیمەت بوو ئەمە پێشی دکتۆرای کە نەخۆش بوو چوین لە ماڵی سەردانمان کرد لەگەر مامۆستا ئومێد و هەندێک لە قوتابیانێکەوە بە وەفا بوون لەگەڵی چوین سەردانمان کرد ئەو پیاوە ماشەڵڵا چیایەک بوو لە هیمەت یعنی لەگەر ئەوەی کە دەشیزانی نەخۆشیەکەی ئەو هاالێ پیاوەشی زۆر بە سەبر زۆر بە هیمەت بوو زۆریش ئومێدی بە دەگۆ داکەم دوعای لۆ کردیمە ئەمن چا دەبم ئینشاءالله زۆر ئومێدی بە دوعایەکانی داچی بوو کە دەگۆ داکەم هاتی وەڵڵاهی دەگۆ وەکو برێ ئیسراحاتم کرد وەکو موشتەکینێکی زۆر گەورەم لێ درابی دەگۆ دایکم هاتی ئەوەی کردیمە کە
مرحله دکتۆراژ بن ئەو ساڵی بەخۆ دەزانی ساڵ ینی مرحلەی دمەی کە لە دکتۆرای بوون لە 2020 زمانی کڕۆنەی بوو یعنی ئەو پیاوە کە دەشهات زۆر بە هیممەت بوو هەندێک زاریش وەڵی کەمامەشی نەدەبەستادێک ئەوەی خوابی کە هەر ئەوە دەبیتن ینی پیاوەشی زۆر بە هیممەت بوو خی گەورە إنشاء الله ببهشتي شاد بك إن شاء الله لقر علماء عاملين إن شاء الله خواي جورا حشري بكاتن لو درجة إن شاء الله خواي جورا حسابي بكاتن نموني أو نوعي كما يعني خلك كي بعلمك كي خوي متباهي دبيتن خو هالشيش دبيتن يعني توشي أو دبيتن بلام أو بياوا لقر أوهم قرآن كحافظ قرآن وكلقر أو دا مثلا أوهم حديثي لباب أوهم علمي يعني لعلمي كلام لعلمي فراغ دا لا علمي أصول فقه دا مثلا لو عندك هم شهر دابو لقر دا بياوش زور متواضع بو إن شاء الله خواي جورا بأمید من نکه انسان او دین خواي جورا صاحبتي پیاوی های هلو او دکاتن بلام نمونه او پیاوانا کم بوا نه والله قد نكتمي كردي انا روجك لا يخاف في الله لومة لائم اوي بيزاني با اوي موقف با دري دبري او بياوا زور بموقف دار روشتينا مثلا او چند سال انا لانه هتونو هتا 2003 لبكالوريوس باشانك 2002 هتا 2003 لماستري ولا 2019 بيستتاوكو بيشتسي كما تواول لدكتوراي يعني او مواقف الدنيا هاتا بيشو عالمي اسلامي ودنيا اسلامي توشي او ابو لكردستان ولا درودا او بياوا هموكات نقطه لسر حرف كان داناوا پنځه لسر برینه كان داناوا يعني اموشگاری کردی يعني موقفي خوي در بريو براشكا وانا وبودا خوي گورا ان شاء الله او موقفاني لبو بيخت ترازو حسنات كاني اما زمان زۆر کورتە کە باسی زانایەکی ئەوها متەواضع و محتەرەم و بەختەوەر بکەین لە ژیانی خۆماندا احترامی خەڵکی غەریبەی دەگرێت احترامی جیرانەکانی دەگرێت احترامی خەڵکی مزگەوتی دەگرێت یعنی قەت ڕۆژێک نەبوو ئەو مامۆستایە تووڕەبی. طبعا دكتور إسماعيل حافظ قرآن بو ودائما مجلس كانشي مجلسي زور خوش بون دائما سكردنيشي هرب آية زيادة الاعتماد دك تسر آيات بحكم أوي حفظكي زور باش بو مراجعة شي باش بو أوندي كأمن شارزاي بو بم پیاوەک بوو خۆی لەگەڵ خوای گەورەیەک لا کردبووە هیچ ئینسانێکیش بێکەم و کوڕی نابی بەڵام ئەوەندەی کە من دیتم بەڕاستی پیاوی وەکو دکتۆر ئیسماعیل کەمە خوای گەورە لێی خۆش بی یا ڕەبی جێگەی بەهەش بی. دکتۆر ئیسماعیل اختصاسی خۆی عەقیدە بوو عەقیدەکی پاک و بێگەردی هەبوو ئینسانێکی زۆر نەجیب بوو تەڵەبەکان ئەوەی کە تەعاملی لەگەڵ دەکرد خۆشی دەویست دائما ئەو سیفاتانەی کە دەڵێم ئەهلی علمی خۆش دەویست دائما حەزی دەکرد کە یەکێک تەڵەبەی علم بوایە خۆی بە ساحیبی دادەنا هەتا وەکو پێی دەکرا یارمەتی دەدا جا یارمەتی بە هەموو نەوعک یارمەتی مادی و معنەوی تەواضوعێکی زۆر زۆری هەبوو وەکو گوتم من قەت بەبیرم نایە ئەو شەخصە خوا نەخواستە کیبار یان عوجبی هەبی قەت نەمدیتە شتیوا لەو ئینسانەی زۆر لەسەرخۆ بوو دائما دەموچاوی بە شوش بوو بە پێکەنیم بوو دائما سوحبەتیشی دەکرد ناوە ناوە بانجی منی دەکرد دەگۆ وەرە مەرادلدار زیاتر بەو تعبیرە بانجی دەکردم حتا عێلاقەکەمان گەیشتی بۆ ڕادەی ئەوەی حتا برادەرایەتی لەگە بابی ڕەحمەتیشم پەیدا کردبوو دائما پرسیاری دەکرد و دائما ئەگەر یەکتریشیان بدیت بە نەوعە تعلیق یان نەوعە شەرفرۆش نەکەبوو لەگەر وەکو سوحبەت لە بینی یەک ئەو شتانیان هەبوو هەموو جالو دەجێڕامەوە دەیگۆ جارێک بابتم ئەوە کە تەقدیمی ماجستێرت کردبوو بابتم لە جێیەکی دیت پرسیارێکی لە من کرد گوتی ئەرێ باشە ئەگەر یەکێک تەقدیمی ماجستێر بکە یا تەقدیمی تەعیین بکە گوتی ئەمیش گوتم بە تو چیش دەکەی گوتی من مامۆستا کوڕەکەت ناوی چێ گوتی زانیم ئەوە باسی تو دەکا ئیدی هەندێک قسەی لە بۆ نەکردبوو هەتا دوایە گوتبووی ئەوە باسی دڵداری دەکەی ئەوش گوتبوو کو دەیناسی وتی کو نایناسم ئەو خۆی پێناساندبوو دائما ئەو سوحبەتانەی دەجێڕایەوە لە بۆ من ینی عێلاقەکەمان عێلاقەکی برادەرایەتی و ڕۆحی بوو. دکتۆر ئیسماعیل ئەوەندەی ئەمن دیتم ئینسانێکی زۆر غەیور بوو لە سەردین
ینی کاتێک کە لە مینبەریش خوتبەی هەبووە یانە لە محازەراتەکانی لە مناسەباتەکانی ئینسانێکی ئیجتیماعی بوو، تێکەڵی خەڵکی زۆر دەبوو، خەڵک خۆشی دەویست، مەوقفەکی کوردانە و دیندارانەی زۆر جوانی هەبوو. ڕۆژێک لە ڕۆژان هەستم نەکرد، خاوەن مەبدەء بوو، هەستم نەکرد کە لەسەر ئەو مەبدەئەی خۆی تەنازول بکە، بە دەلیلی ئەوەش کە تاوەکو وەفاتیشی کرد هەر تەفەڕوغی کردبوو لە بۆ عیلمەکە و لە بۆ ئەو تەدریس و ئەو ئیشەی کە هەیبوو. تەفەڕوغی لە بۆ مزگەفت بوو زیاتر، ئەگەر هەتا تەڵەبە بوو مەجاالیا بوو، دواتر تەفەڕوغی کرد لە بۆ تەدریس و زیاتر لە جامیعە دەوری خۆی دەدیت. دکتۆر ئیسماعیل ئەوەندەی ئەمن دیتم ئینسانێکی خەمخۆر بوو لە بۆ دین، ئینسانێکی بە پاکچی ژیا، بە دڵسۆزی ژیا لە بۆ دینەکەی، لە بۆ خەڵکەکەی، لە بۆ وڵاتەکەی. لە بابەتی مەسەلەن تەقسیم و تەوزیعی میراتە دیفاعی لەوەیە کرد کە باشترین تەوزیعاتی میرات ئەوەیە کە ئیسلام هێناوێتی و ئەو پەڕی عەدالەت و دادپەروەری تێدا هەیە. لە بابەتی حیجابە بە هەمان شێوە. ئەمە زۆر گرنگە لە بۆ کەسێکی ئەکادیمی کە ئوستازە و پرۆفیسۆرە بەو شێوازە پابەندبی بە دین، چونکە لە حەقەتدا جێگای ئەسەفە خەڵکێک ئێستا مەسەلەن لێرە و لەوێ بە ناوی ئەوەی کە کەسێکی ئەکادیمیە بەڵێ خۆی بە موسڵمان دائەنێ کانەمە مولتەزیمە بە دین، بەڵام لە پاڵ ئەوە ئەبینین لە زۆرێک لەو مەسائلانە عەقڵی خۆی ئەکاتە حەکەم لەسەر بابەتەکان. مەسەلەن ئەڵێ بەڵێ من موسڵمانم و مولتەزیمم بە دینەکەی خۆمەوە، بەڵام فلانە مەسئلەیە زۆر قەناعەتم پێی نییە، یان عەقڵم نایگری، یان مەسەلەن ئەمە دژە لەگەر عەقڵ و لەگەر مەنتیق و لۆژیک، بۆیە ئەمە ئەبێ قسەی لەسەر بکرێ. جەنابی مامۆستا یەکێک بوو لەو کەسانە سەمیعنا و ئەطەعنا، نەئەهات یعنی عەقڵی خۆی بکاتە حەکەم لەسەر ئەوە. لەبەرەوەی ئەبێ ئێمە جیاوازی بکەین لە بینی منهجی خوا سبحانەه وتعالى لەگەر منهجێکی وەضعی دەستکرد. جەنابی پرۆفیسۆر کە زەڕوریشە هەمومان لە چ ئاستێکا بین، لە چ ئاست پێگەیەکی زانستیا بین، بەنسبەت ئەوامیری خوا سبحانەه وتعالى ئەبێ ئاوا بین، یعنی حیکمەتەکەی ئەزانن یان نازانن ئەمە بابەتێکی ترە. لەبەرەوەی ئەبێ ئێمە وەکو موسڵمان ئەم قناعەتەمان لە بۆ دروست بیت و هەمان بیت، ئەم یەقینەمان هەبی کە ئەوەی خوای گەورە سبحانەه وتعالى لە بۆ ئێمەی دائەنێ هەر هەمووی حیکمەتە، وەکو ئیبن القەیم ئەفەرمێ هەر هەمووی مەسلحەتە، هەر هەمووی عەدالەتە، جا ئێمە لی تێبگەین یاخود لی تێنەگەین. ئەوەی لەسەر ئێمە ئەبێ شتەکان وەربگرین وەکو خۆی ئەوەی کە خوای گەورە سبحانەه وتعالى داوامان لێ ئەکات. حەقەتەن من ئەو موقیفەی جەنابی مامۆستام زۆر پێ مهم بوو و پێشم زەڕور بوو کە لێرەوە یعنی ئاماژەی لە بۆ بکەین. خوای پەروەردیگار عەفوی بکە و دەرەجەی عالی بکە و خوای گەورە لە گوناهەکانی خۆش بیت. اینجا مامۆستا واقعی یعنی ئەو هەندی کە لە حیاتیا بوو هەر هەموو ژیانەکەی خۆی تەرخان کردبوو لە بۆ خزمەتی دینی ئیسلام، هەم لە بواری عەقیدە و بیر و باوڕەوە و هەم لە خزمەتی تەفسیرە، لە خزمەتی حەدیثە، لە فیقی ئیسلامیە، لەنی لە هەموو بوارەکانە ئەوەی کە لە توانایدا هەبوو مامۆستا خزمەتی ئەکرد و درێغی ناکرد. ئومێدمان وایە کە خوای پەروەردیگار ئەو خزمەتەی لێ قبول کردبی و خوای پەروەردیگار بە چەندین قات ئەجر و پاداشتی بداتەوە. قۆناغەکانی تری خوێنتان بێکەوە مامۆستا، گۆڕانکاری خودی مامۆستا، کەسایەتی مامۆستا لە پلەکانی ژیانی هەم لە ئاستی زانستی هەم لە ڕووی ئەخلاقەوە. لە ڕووی زانستی و ئەخلاقەوە ڕووی زانستی بەڕاستی لە پێشمەدا بوو لە خوێندن و لە لەبەرکردن و لە تێگەیشتن و لەو بوارانەدا و لە عین کاتیشدا کە دەرەی نمونە بوو لە خوێندندا، بەڵام نمونە بوو لە ئیسلاح، یعنی زۆری حەز دەکرد کە سڵح لە بینی خەڵکی بکە، یعنی مادەم دیت بای فران کەسێک بینی لەگەیەکە شتێک ئەو حازر بووە، یان مشکلێکی خێزانی هەبوو بیتن ئەو حازر بووە و لە کۆریش نەبوویتەوە تا ئیشەکەی تەواو کردیە. ینی دەتوانێت جەنابی دکتۆر بڵێ مامۆستای مەرحوم لە هەموو ئەخلاقیاتی ئیسلامیەکان پشک و بەشی تێدا هەبوو و کاریگەر بوو تێدا، کاریگەر بە دیاریش
بە دیاریش غیری ئەوەی لایەنی خێرخوازەکەشی ئەنی حولی دەدا لە کنە خۆی لیستی هەبیتن دۆرمەندەکان پاریان دەدا و لیست خواردنیاندا لە نواتەکان آخر بەغدای فەقیری زۆر بووە ڕاستی لەبەر ئەو حەساری کە هەبوو تەوزیعکردنی ئەرزاق بەسەر خەڵکیدا بەسەر خەڵکانی فەقیر و هەژاردا یعنی مزگەفتەکەی هەم لۆ تەوزیعکردنی ئەرزاقی و هەم لۆ لایەن لە هەموو دەستگای خێرخوازیش بوو بەڕاستی فەرق و جیاوازی دەکرد لەمەنی خەڵک و عارەب و کورد هیچ جیاوازیش لە بینی کورد و عارەب و تورکەوان نەبووە کوی لۆ من کە خزم و کەسی یەک بووین حەولیدا و دڵسۆز بوو لۆ کەسێکی کە نەیدەناسی بۆ سەشەی دڵسۆز بوو هەرە بەش نا لە لایەنی تکە مەسەلەن دیدی برادەرەکانی کە خوێندنیان تاوا نەکردیە هانی دەدان داهات نەبین دەزمان لۆ نایان بخین لە ماستری لۆ نایان بخین دکتۆرای بخێنن لۆ دانیشتینە گوهر دانیشتنی پیشەتان خوێندنە کە پیشتان خوێندنە دکتۆرای بخینن لەگەرە من زۆری حەول دەدا لۆ ناخوێنی لۆ والحاصل یعنی دڵسۆزێکی تەواوی پێوە دیار بوو لۆ دۆست و خزم و کەسانی ڕەحمەتی خوای لێ بیتن زەکاوەتی ئەو و حەریسی و ئیلتیزاماتی سەبارەت بۆی کە ڕۆژانە لە خزمەتی زەنای مامۆستای مەرحوما بێ چونکە مامۆستا عەبدولکەریم کە دەرسی بە تەڵەبش دەگوت ئەگەر کەیفی لێ بەهات بە بیزانی بە زەکاوەتی کەیف پێداهات و بە مرتاحی دەرسەکەی پێدەگوت دکتۆر ئیسماعیل یەک بوو لەوانەیە یەک لەو کەسانەی کە مامۆستا عەبدولکەریم کەیف پێداهات دەرسی پێ برێت چونکە وەری دەگرت نیشانی ئەوەی بوو کە دەرسەکان بە تەواوی قەلبیش خەڵکی دەناسی حتمما دەیزانی ئەوە جێی چاوی تێدا هەیە ئەهلە لۆ پێگوتن و خۆماندیکردن کە دەرسی پێبرێ و خۆی لۆماندی بکات وەکو ناسیا و ڕۆژانەش لە خزمەتی مامۆستا بوون ئەوەی کە زۆر پێوە سەرسام بووی لە ڕەوشتی مامۆستا لە خەسڵەتەکانی لە سیفەتەکانی دڵسۆزی خۆشەویستیەکەی دڵسۆزی خۆشەویستەکەی لۆ هەموو خوێندکارە بەبێ جیاوازی بێجیاوازی بەڵێ گرنگترین شت بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕەچەی زانایان ئەوە ئارامگەی مامۆستای ئەزیز و خۆشەویستمان ڕێزدار جەنابی دکتۆر ئیسماعیل محەممەد قەرەنیە ئەو زاتە بەرز و بەڕێزە حافزی قورئان بوو لە سوڕەی ئەلفاتیحە تاکو کۆتا ئایەتی سوڕەی ئەنناس زۆر بەڕەوانی وتاربێژێکی جەری و کۆڵ نەدەر زانایەکی پڕ عیلم کەڵە پیاوێکی کۆمەڵایەتی مامۆستایەک لە خزمەتی شەرع و زانست لە خزمەتی ئینسانیەت ئێمە هەرچەندی بین باسی ئەو کەڵە پیاوە بکەین ناتوانانی حەقی خۆی پێ بدەین لەبەر ئەوەی تەواوی ژیانی خۆی خست بە گەڕ لە شەو لە ڕۆژ لە پێناو دینی خوا خزمەتکردنی خەڵقی خوا مامۆستا زاتێکی زۆر بەرز بوو متەواضع و بۆ خوددا سڵحا و دیندار شەو ڕۆژ لە خزمەتی قورئان و دینداری و عیبادەت و پەرستشا بوو ئەو مامۆستا بەڕێزە جگەلەوەی کە زانایەکی ناودار بوو مامۆستایەکی نووسەر بوو ئەو مامۆستا عەزیزەمان زیاتر لە 150 بەرنامەی تەلەڤیزۆنی خزمەتی زانستی شەرعی خوای تێدا کردووە قوتابی گەلێکی زۆر لە ژێردەستی زەنای مامۆستا تەواویان کردووە هەموو قوتابیەکانی کۆلیژی شەریعە قەرزاری ئەو مامۆستایان علم و حلم و ئەخلاقیاتی ئەو مامۆستایە فێرگەیەکی ئاوا بوو بۆ قوتابیانە کە ئێستا لە زانکۆکان یاخود لەسەر لە میحراب و لەسەر مینبەرەکان ئێستا خزمەتەکەن بەرهەمی ئەو مامۆستا بەڕێزن دکتۆر ئیسماعیل محەممەد قەرەنی بڕوا پێکراوی زانای گەورەی ناوداری کورد مامۆستا عەبدولکەریمی مودەڕیسە قوتابی ئەو مجاز لە خزمەتی ئەو زاتە بەرزە بۆیە ئێمە هەرچەندی بین خزمەتکەین ناتوانین بەو شێوە کە پاداشتی مامۆستا بدەینەوە کە لە خزمەتی خوددا و خەڵقی خوددا بوو مامۆستای پایابەرز لە 1957 لە بنەساوە لە شاری هەولێر لەدایکە بێت و لە چواری 2024 دڵی گەورەکەی لە لێدانەکەوێت و دەگەڕێتەوە بەر بارەگای خودایی لە بەرزەخی خوددا ئێستا ئارامگەکەی ئەلێرێ لە بنەسلاوە لە شاری هەولێر 67 ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی مامۆستای بەڕێز بوو دەخوازین و دەپارڕنەوە کە خوای گەورە مامۆستای عەزیز و خۆشەویستمان ئێستا خۆشترین ساتەکانی ژیانی بێ لەو جەنجاڵی و خەم و خەفەتی دنیا کە تێدا بوو ئێستا حسابێتەوە حەوا بێتەوە دواتریش خوای گەورە بەرزیکاتەوە بۆ بەهەشتەکانی خوددا خۆشەویستان سوپاسی بینەری بۆ عەزیز و خۆشەویستەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانە بوون بەخوای گەورەتان سپێرین السلام علیکم ورحمة الله وبركاته